بەڕێزان شەڕەقۆچانەیەک لە نێوان کورد لە ڕۆژئاوا و هێزەکەی ئەحمەد شەرع لەبێ ڕوودا چکو هەر دوو دیدگای جیان دوو بەرەی جیان و گەیشتە ئاستەک دەبیت ئەوەش ڕوودا بۆ ئەوی لە گفتوگۆکان بگەنە قەنەعات هاوکات تورکیا و ئیسرائیلیش بوار نادەن یعنی هەتا ئەوەش دەوری خۆیە. بەڕێزان ئەحمەد شەرع چی لەگەڵدایە دوای ئەوەی دەرگایەکی باشی لۆکراوە کە بتوانانی ئەزمونوشی جوان پیشان بدا ینی ترامپ سعودی هەوڵی زۆری دا لە ڕێی ترامپ پارەیەکی خەیاڵی داتە ترامپ استقبالی کرد هەوڵیاندان ناوی لە لیستی تیرۆر لا بدەن بەڵام مەسا چی کرد بەجێی تورکیا دەکا دوو کۆمەڵکوژی کرد گەندەڵی گەیشتە لووتکە سەرکردەکانیان بکەن وەچینە تیروان بارزان بەس خەریکی تەزمیرکردن و خۆجوانکردنی خۆیانن گەندەڵی و سەعاتی گران بەها و سیارەی گران بەها و جلک و قات و ڕیباتی ئەحمەد شەرع زۆر ئەوەیە ئەوە ئەزمونە برامسن کۆمەڵکوژی جینۆسایدی گەلان و ئاینەکانی تر زائیدەن گەندەڵی کە ڕۆیتەس راپۆرتەشیدا بەهەرحاڵ بەڵام کورد نا کورد سەرکەوتوو بووە تا ئێستاکە هەردەستی ئاوسۆزی دروست ئەلەویەکان و لیبرال و دیموکراتەکانی ناو سووریای لۆ خۆی باش ڕاکێشا بە تایبەتی ئەوەی مؤتەمەری حەسەکە دەبووە ئەحمەد شەرع بیکە مەزن کۆبانی کردی بۆیە ئەو هاوسۆزیەی هەموو گەلان و ئاینەکانی جیا کە ئەزمونەشی نوێی کوردیوی هەیە لە چاو ئەو ئەزمونە ئەرهابی ئەحمەد شەرع و برا مسلمانەکانیان کە بەس دەیان چن جینۆسایدیان دەکەن و هاوکات دان بە مافیان دادەنێن و لە ئاستی باڵایی وەکو هجری کە سەرۆکی وەکو ڕۆحی دروست دەکانە عەلەویەکان لیبرال و دیموکراتەکان لەگەڵی بەشدار دەبن ئەوە سەرکەوتنەکی زۆر گەورەیە لە نێو کۆمەلگای نێودەوڵەتی و لە ناوگەلی سووریا. تورکیا لەوە حاڵەتەشکە ڕۆزئی خراپە لەولا ئێران و ئەمریکا و ئیسرائیل اتفاقی ئەرمینیا و ئازەربەیجانیان کرد کە پشتیان شکان یعنی ئازەربەیجانیان تا حەدێک لێ دوور خستیتەوە و خستیانە ئەو شەڕەی کە تورکیا گەمەی لەسەر دەکرد لەولا شەیبانی نار لە بۆ رووسیا بە هەموو خەیاڵی خۆی ئیسرائیل و رووسیا بە شەڕبینی رووسیا باش دەزانی شەڕی ئیسرائیل قورسە هاوڕێیان ئیسرائیل وڵاتە چی مشکلەیە بە جددیەت و من لەگەڵ دامە ینی بەڕاستی ئەوەی لە غەزە ڕوودایە بەشەشی زۆری ڕاستە حەماس یەکێک لە هۆکارەکانە بەس ئیسرائیلیش زۆر دڕەقانە لە بەرامبەرگە لە کەش خەڵکیشەوە دەکاتن کوشتنی ڕۆژنامەنووس ئاخر کەس ئەو ڕۆژنامەنووس ئەنەسا بەهەرحاڵ هەمومانی هەژاندە بەڵام ئیسرائیلی هەندێنیە تو بکەوێ سنگەری دژی کاکە ئەو گەمە نازانی دیتەن چی لە حیزبڵڵا کرد چی لە حوسێکان کرد چیان لە ئێران کرد کاچخۆم چیان لەو سووریای کرد کورێ ئێستا ئەحمەد شەرع خۆی هێزی نمایشەکە چییە کلاشکۆف و دۆشکەی کلاشکۆف و دۆشکەی هەیە لێی نەگەڕا بۆیە تورکیا وەزعی زۆر خراپە تورکیا بە ئابوورێکی خراپ ناتوانانی بەرەنگاری بکەوە هەر لەبەر هەندێک تەسلیم دەبی یەکێک لەوانە کە گفتوگۆ لەگەر پەکەکە دەکات تەسلیم بوونیتی وەزعی خراپە ئەقتصادێکی خراپ مەشاریعەکانی وەکو تورکی ئێران هەمووی وا تێک دەشێ لەو سووریایی چەندجار لە بنکەکانیاندا وەڵی ئێمە زانیتم لە کۆشی کۆماری سووریاش وەزارەتی دیفاع چەندین ڕاوێژکاری گەورەی تورکی کوشە لە لێدانەکەی بەهەرحاڵ تورکیا دەرەقەتی ختەی داود نایە ئیسرائیل کە شتێکی گۆت جێبەجێی دەکا دنیا ناتوانانی بەرەنگاری ئەو ڕۆی ئیسرائیل ببیتەوە بۆی ئێڵە دەبی ختەی ئیسرائیل بی ختەی ئیسرائیلیش کورد زۆر باشە هاوسۆزە لە یعنی لە یەک خەتن مەساڵی هاوبەش زۆر کۆیان دەکاتەوە و تورکیا لە ڕەوشێکدایە بۆ خۆی ئەحمەد شەرع وەکو کارت بەکاردێنی بۆ ئەوی خەتی دیفاعیتی یعنی نەوەکیش بیر لە دۆستایەتی ئەوی بیت بۆیە حەسەدە دەباتەوە لەو شەڕی هەم هاوسۆزی جیهانی هەیە هەم تاچی پێشکەوتوی هەیە لە چاو ئەو هێزەی ئەحمەد شەرع کە بەس کلاشکۆف و دۆشکەیان هەیە هەمیش بە ئیرادەترن و لە هەموو ئەوانەش گژن کۆمەلگای نێودەوڵەتی ئۆکەیوی دەکاتن ڕەوشی تورکیا ئەوە زۆر خراپ بۆیە هەر ئەحمەقایەتێکی بکەن وەکو سوێدا لێدێ دیتان لە سوێدا ئیسرائیل مەجاریدا کۆمەڵکوژی بکەیت و ئێستا ئەو دووەم کۆمەڵکوژیان جینۆساید و کۆمەڵکوژیان پێتەوە مارکردن کە بوویتە لەکە بەس بۆ کورد هەستی مؤتەمەری حەسەکە دەکاتن ئیگەلان و ئاینەکانی تر ئەوە سەرکەوتنەکی زۆر گەورەیە دوو ئیسرائیل لە سووریا کۆنتڕۆلی ئاسمانی کرد یە ناتوانی و ئەمریکا فەڕەنسا رووسیا ئێران هەموو ئەوانە بەرژەوەندیان هەیە زدی بەرژەوەندی تورکیا
هەمووشیان تقریبان لەگەر ئەوەن حقوق ئەگەر هەیە لەگە دابشکردن هەیە لەگە حقوقە بۆیە ئەو شەڕی کە بەڕێوەیە کورد دەباتەوە و دەبیت خەتی داوت لە تەل ئەبیب و دێتە سوێیدا و دێتە ڕۆژ ئاوا و لە ڕۆژ ئاوا هەتا نظام دەستە مووسڵ و شنگاڵ و ئەوانەشەوە هەر لە هەر شوێنێک وزە هەبی ئەوە دەباتەوە هەر کەس ویلایەنێک بیانێ ببەنەوە دەبی لەگەر ئەو خەتی داودەی نەرم بن ببنە لە بەرەی تورکیا دوورکەوتنەوە پارتیەک لە دۆڕانەکانی چییە لە بەرەی تورکیا نزیکە ناتوانانی خۆی لێ ڕزگارکە ڕاستە عیلاقەیە لەگەی ئیسرائیل بەس بەرژەوەندی ئابووری و استراتیژیەکانی لەگەر تورکیایە بۆیە وەرەقەیەکی دۆڕاوە هەسەدە وەرەقەیەکی بردراوەیە